روشا نوكا يا عراقي بتايبتجي نوفا برلمان عراقي دا كادهي بتايبتجي او ركفتنين بري نوكهاتينا كرن عراقي برف كيفت بت روشا تشاو ازد قال دكتور غالب دعمي شروفكار سياسي ودستوري كودش بغداد باي كي راستا خود قال مدا بعضي بحس كم دكتور قال لك سباس كود قال مدانا بنارينا بتايبتجي این روشه چاد بینه بتايبتجي جوینا یکم یا خولا ششه یا برلمان عراقي چوا در باز بي دیف پیش بینیا بیه یا نشی تفیا با باشتر بوه. مساء الخير وشكرا على الاستضافة. زۆر سپاس بۆ میوانداریکردنمان سڵاو لە بینەرانی کوردستان 24 و دڵخۆش بووم بە بینینی دیمەنی بەفر کەمێک پێشێستا لەسەر شاشەکەتان. ڕاستیەکەی ئەوەی لە بەغدا دەگوزارێ بۆەوەی کە نەتواندرا لە یەکەم کۆبوونەوە ئەوەی کە با بڵێن کان جێگیری دومی سەرۆکی پەرلەمان هەڵبژێدرێت من پێم وایە بەر لە هەموو شتێک کێشەیەک هەبوو لە نێولایەنە سیاسیە کوردەکان وا دیارەکەیەکێتی نیشتیمانی کوردستان ڕویان لەوە کرد کە دەنگ بە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان نەدەن و ئەمەی کە کراوە پێچەوانەی نەریتی دەستوری یاخود سیاسیە کە ڕێکەوتین لەسەر کراوە لە عراق و لە هەرێمی کوردستان بەوەی کە دەبێت با بڵێن پۆستەکان بەو شێوازە دابشکراون لە دابشکردنی پۆستی سەرۆک کۆمار لە دابشکردنی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان و کۆمەڵێک پۆستی وەزارەی دیکە ئەم زۆرە ئاراستەکردنە لەلایەن یەکێتیەوە لەلایەن چەند لایەنێکی چوارچەوەی هەماهەنگیەوە پشتیوانی دەکرێت پێم وایە ئامانجەکە فشارکردنە لە پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی کە با بڵێن فشاریان لەسەر دروست بکەن لەسەر پارتی و لەسەر هەرێمی کوردستان بۆ قبولکردنی کاندیدیان. دکتور تبحثات دیمەنێن بەفرێ کرد پڕێکا شەشە کوردستان بشاری دیتن جام هیوی دارین دەمەکە نزیک دا بین سەردانا ناوچەند کوردستان ئەوێن کو بەفر لێکەتین بکەن نزیک بە تایبەتیژی وێ خۆشیە ببینن سپاس بووتە ئەس بەحسا پرسیارە تایبەتیژی وان فشارا بکەم کوتە ئێماژە پێکرد ئەمێل سەر پارتی تێنە دروستکردن دیتناتە بۆچی ئەو فشارە ئەو زەختە جالیه وان لایەنی سیاسی فتینە دروستکردن تایبەتیژی دەمەکی هەندێ هەستیار دا کو یەکەم ڕۆنشتنە خۆلا شەشێ بیە. بابەتەکە بەم شێوەیە ئەوەی کە با بڵێن چاودێری دیمەنی سیاسی عراق یاخود چاودێری پەیوەندی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی و لەگەڵ لایەنی با بڵێن تەقەدم بەکا بە دیاریکراو کۆمەڵێک ڕاجایی هەبوو ئەو ڕاجیانە بەشێکی پەیوەندی بەوە هەبوو کە سەرۆکی پارتێکی سیاسی کە سەرۆکی پارتی تەقەدم بوو کۆمەڵێک لێدوانیدا لە بەرامبەر هەرێمی کوردستان و لە بەرامبەر پەیوەندی ئەو حیزبە بە هەرێمی کوردستانەوە ئەمە کێشەی زۆر گەورەی لێکەوتەوە جگە لەوە لە نێو چوارچەوەی هەماهەنگی هەندێک لایەنی سیاسی هەن ئەو لایەنانە لە هەوڵدان کە یەکێتی بەهێز ببێ و دەیانێت پشتیوانی یەکێتی بکەن لەبەرەوەی وا دەردەکەوێ کە بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان ئامادە نییە بستە ژێرباری ئاراستە و داواکاری چوارچەوەی هەماهەنگی و لایەنە عراقیەکان لەبەرەوەی پارتی نابێتە بەشێک لەو استراتیژی و سیاسەتی کە چوارچەوەی هەماهەنگی دەیەوێت بە هەمان شێوە تەقەدم کە ئێستا بوونەتە هاوپەیمانی بەشێک لەو لایەنانە بۆیە دەیانەوێت ڕێسا و یاسا و نەریتە سیاسەکان بشکێنن ئەوەی کە چەندین ساڵە پشتی پێبەستراوە خۆی وایە کە پۆستەکان مڵکی کوردن جێگیری دووەم واروەها کۆمەڵە وەزارەتێکن کە پشکی کوردن ئەم پۆستانە دەیانەوێت بە زۆرێک لە زۆرەکان بە پشتیوانی یەکەتی لایەنێکی دیکەوەری بگرێت بەڵام لایەنێک هەیە لە نێو چوارچەوەی هەماهەنگی ئەمە زانیاریەکە من دەیڵێم هەندێک لایەنی زۆر بەهێزی نێو چوارچەوەی هەماهەنگی بە سەرۆکایەتی نووری مالێکی و محەممەد شیع سوودانی ئەم دوانە بە تەواوی دژی ئەوەن کە ئەم کارە لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان بکرێ و پێیان وایە ئەمە نەریتێکی سیاسیە و پێیان وایە ئەو پۆستی پارتیە دەبێت بەو شێوازە بمێنێتەوە کە داوای کردو ئەخود بەو شێوازەی کە هاتووە و هەوڵ و فشاری ئەوانش بەو ئاراستەیە ئەمڕۆژ ئەم بابەتە
زوڵالتر دەبێت وەکو چۆن لە حکوومەتەکانی ڕابردوو هەبووە وردە وردەئیتی پۆستەکان ڕوون دەبنەوە کە بۆ کام لایەن دەبێت و دەبێت دوجار ڕێز لە دەنگی لایەنەکان لە کورسی بەدەسهاتووی لایەنە سیاسیەکان بگیرێت. بس اول دیمانێکی دیژی نیشان داد حتی ڕێککەوتنی سیاسیش دا دیارەت نۆڤە چارچوبە هەماهنگێتیژی ئێماژە پێکردیانێک ئێن وەکە نور المالکیژی حتی محەممەد شیا سودانیژی دژی وان یعنی سەردەریە ئاوات گەل پارتی تێتایکردن دەمت بێدا ئەم دەبینیم تایبەتیژی ئالیە سیاسی و ئیدیت نۆڤە چارچوبە هەماهنگێدا پرزگرێک چێ بن یەک بینەکە سیاسی نەبێت تایبەتیژی سەر ڕێککەوتنەوە بەریەک و بچنە پەرلەمانی ڕێککەوتن هەبینە لێت نۆڤە پەرلەمانیدا شێوەیەکی دی هەند لەوان سەردەریەتکەن المشهد السياسي العراقي دیمەنی سیاسی عراقی بەڕاستی دیمەنێکی ئاڵۆزە بەنمونە ئەگەر باسی ئەم بابەتە بکەین کە هەرێمی کوردستان یاخود چوار پارێزگای هەرێمی کوردستان لەگەڵ عراق ئەگەر هاتبوایە زۆرێک لە کۆدەنگی یەکڕێزی هەبوایە لە هەرێمی کوردستان کاتێک دەهاتنە عراق بێنە پێشتر شاندی هەرێمی کوردستان بە یەک هزر بە یەک دەست بە یەک ڕێزی داهاتنە بەغدا ئەمە زۆر باشتر بوو بەڵام ئێستا بەوەی هەندێک ناکۆکیەوە کە لایەنە سیاسیەکان لە پارتی لە یەکەتی لە لایەنەکان دیکە نەیانتوانی وەک مەسەرم بە یەک ڕێزی نەهاتوون ئەمە بۆ تەهۆکاری ئەوەی کە کێشەی لێ بکەوێتەوە لە بەغدا بە هەمان شێوە ئەم کێشەیە لەگەڵ لایەنەکان دیکە لەگەڵ هەند لایەنی سیاسی عراقی هەیەە کەواتە لەسەر ئەم بنەمایە دەیانەوێت پشگیری یەکێتی بکەن لەسەر حسابی پارتی لەبەرەوەی بوارێکەیە بۆ ئەو بابەتە تەقەدم حەلبوسی هەڵوێستەکەی هەر بەو شێوەیە بۆ لە سەرەتاوە بەڵام ڕاستیەک هەیە دەمەوێت ئاماژە پێ بکەم دەنگە قرس و سەنگینەکان کە سوودانیە کە مالیکیە هەرچەندە ڕاجاییشان هەبێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەدان کە دەبێ هەر حەزبێک کە دەنگ و کورسی هێناوە شایستەی خۆی بەدەست بهێنێت بۆیە من دڵنیام ئەمڕۆ پشتیوانی شاخەوان عەبدوڵا دەکەن لە بەدەستهێنانی پۆستی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان بۆچی بۆی کێشەی لێ نەکەوێتەوە لەبەرەوەی ئەوان باش لەوە تێدەگەن دۆخی عراق دۆخی ڕۆژەڵاتی ناوەڕاست ناوچەکە لە دۆخێکی شپرزەدا ڕەنگە لە هەر ساتێکدا بێ کاریگەری لەسەر عراق بێ بۆیە بەهێزکردنی بەرەی نێوخۆیی و هاتنە دەرەوە بە حکوومەتێکی خاوەن با بڵێن دیدگایەکی ڕوون باشترە بۆیە من پێم وایە دوجار هەر بەو ڕایە دەبێت کە مالێکی و سوودانی و لایەنە سەنگینەکانی چوارچەوەی هەماهەنگی قسەی لەسەر دەکەن و پێم وایە شاخەوان عەبدوڵا دەبێتە جێگیری دوم. دکتۆر غالب دەمی شرۆڤەکۆرەی سیاسی و دەستوری هێنج بەغداد گەلمەدە بووم گەلک سوپاس بووە.